ماوەی 5 ڕۆژە مانگرتنی 5 سزادراوەکەی بادینان بەردەوامە و دۆخی تەندروستیشیان تەواو مەترسیدارە. سەرچاوەیەکی ئاگادار بە پەیامی ڕاگەیاند لە ڕۆژی سزادانیانەوە ئەو 5 چالاکوانە مانیان لە خواردن گرتووە. سەرچاوەکەی پەیام باز لەوەش دەکات تا ئێستا زیندانی کراوەکانی بادینان لە مانگرتن بەردەوامن و دۆخی تەندروستی و دەرونیان تەواو ڕوو لە خراپبوونە. پێشتریش گوڵستان سەعید جێگری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کردهبوو تەندروستی سزادراوانی بادینان باش نییە و 2 ڕۆژە دەمانەوێت سەردانیان بکەین، بەڵام لەلایەن ڕۆمی هۆکاری سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و هێزانامنیەکانی ئەولێرەوە ڕێگەیان پێ نادرێت سەردانیان بکەن. لەسەر لێدوانەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە چەند ڕۆژێک پێش سەپاندنی سزا بەسەر ئەو 5 ڕۆژە مەنووس و چالاکوانی بادینان لەلایەن دادگای تاوانەکانی هەولێرەوە وتبووی ئەوانە سیخورن و هەوڵی ڕەفاندنی کەسانی بیانی و تەقاندنەوەی بینا و کونسوڵگەریە بیانیەکانیان